هەرچەند دەڵێن باسی ناکەم ئەویش منی بیر نەماوە. ساڵانێکی دوور و درێژ بەسەر چوونە، کێ دەڵێ مەلی یادگاری بۆ جارێکیش لە پەنجەرەی یادەوەری ئەوی داوە. بەخۆم نییە هەرکە ناوی گوێبیست دەبم تەمەن دەچێتەوە دواوە، یەکەم چرپەم بیر دێتەوە. پاییزێکی چەند خەمگین بوو، وتی گیانە بۆیە پاییزم خۆش دەوێ بە وەرین و بەگەڵاوە، چونکە پاییز ڕەنگی زەردی لە چاوی تۆ دەپێداوە. پاییز بەڵای وەرزەکانە، خۆشم لەوێی بە بەڵاوە، کە خۆی ئێستا پاییز لە چاوم نەماوە، نە دڵیشم بۆ تۆ ڕووگەی تین و تاوە. پاییزت بە من خۆش دەویست، ئەی ئێستاکە بەهاری چێت لە چاوی خۆت هەشارداوە.